وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەرگرتنی قوتابیان لەم ساڵدا لە زانكۆ و پەیمانگاکاندا سیستەمی زانكۆلاین و وەرگرتنی ڕاستەوخۆی قوتابیان پەیڕەوی دەکات. ئەو بڕیارەی وەزارەت کاردانەوەی بەشێک لە قوتابیانی لێکەوتەوە و گومانیان لە سیستەمی ڕاستەوخۆ هەیە بەو پێی کە دەرفەتی واستە و واستەکاری تێدایە. هاوکات سەرۆکی زانكۆی سلێمانی بە پەیامی ڕاگەیاند بۆ ئەم ساڵ 5,000 قوتابی لە بەشەکانی زانكۆی سلێمانیدا دەرفەتی خوێندنیان بۆ ڕەخساوە. وتیشی لە بەشێک لە کۆلێژەکانی زانكۆی سلێمانیدا بە شێوەی ڕاستەوخۆ قوتابی وەردەگیرێت. وەکو ئاگادار نێمە ئێستا دوو سیستم هەیە بۆ وەرگرتنی خوێندکارانی پۆلی 12 ئامادەیی. یەکیان لە سیستمی ڕاستەوخۆیە کە لە پارەوە دەستمان پێکردووە. سیستمی دووەمیان سیستمی زانكۆلاینە. پار سیستمی زانكۆ لایەن زۆر بوو، سیستمی ڕاستەوخۆ کەم بوو. ئەم ساڵ بە پێچەوانەوە زۆربەی کۆلێجەکان بە سیستمی ڕاستەوخۆ ئەڕۆن بەڕێوە. ئەوەی کامێنێت و تەنها کۆلێجی پزیشکیەکان و ئەندازیاری و یاسا و چەند بەشێکە لە علوم و لە بەشی ئینگلیزیە ئینا بەشەکانی کە هەر هەمووی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەم پرۆسەیە بڕێ بەڕێوە. لە پرۆسی ڕاستەوخۆ ئارەزوی خوێندکارتەوان ئەم سیستمێکی تازەیە و جیهانی و بەرەو ئەوە ڕەکە خوێندن وای لەبێ خوێندکار بە ئارەزوی خۆی بچێتەوە شوێنەوە. لە لایەکی ترەوە قوتابیانی دەرچووی پۆلی 12 ئامادەیی مەترسیان لەسەر نەعەدالەتبوونی سیستەمی ڕاستەوخۆی وەرگرتنی قوتابیان هەیە، چونکە پێیان وایە هیچ گرنتیەک نییە بۆ ئەو لیژنەی کە هەڵسەنگاندن بۆ توانەکانی قوتابیان دەکات کە واستەی تێدا نەکرێت. زانكۆلاینەکە تا حەدە باشە، بەڵام ئەمەی ڕاستەوخۆکە دادپەروەری بەڕای من تیای نابێت، یعنی مافی تەلە بە ئەخورێت لەبەرەوەی ئێستا بن خۆم 59.7 بەرەکەوێ بۆ 3 پوینت ئەڵێن ئەگەر واستەو هەبێ ئەمە نەعەدالەتیە. بەڵام زانكۆلاینەکە بەڕای من باشترێکە و خوێندکار خۆی ئەتوانێت چ بەشێکی بەلاوە باش بێ لە کاتی تاقیکردنەوەکانە. یعنی ئێستا و تاقیکردنەوەیە کرێگەریەکی مامۆستایت بناسی دەوێ ڕێک دەردەچێنێت. یعنی بۆ تەلەبانی کە دەرەجەی کەمی هێناوە سیستەمێکی زۆر باشە، بەس بۆ تەلەبانی کە دەرەجەی زیانی هێناوە و بە تەمای وە شوێنانن کارێکی زۆر باش نییە، چونکە لەبەرەوەی ئەوە گەر دەرەجێکی بەرزی هەبێ و لە پاڵیا تەلەبەیەکی دەرەجێکی نزمی هەبێ هەز بە کەمیەکە لەوێ هەموو بەشەکانی تیانە کۆمەڵک بەشی دیاریکراوی تیا من حەزم لەو بەشانە نیە زیاتر دانێ بەشەکانی ترم حەز لێبێ ئەو بەشانی تیانە کە من ئاواتمە بەشەکانی تریتە بوون هەندەسەکانی تیانیان تۆبەکان بەشە زانستیەکان هەندێکیان تیاوەکو علوم کیمیاوانە یان شیکاری نەخۆشی ئەوانەت ئاواتی زۆر تەلا بەڵامانیشی تیان نییە. لایەنە باشەکانی سیستەمی ڕاستەوخۆی وەرگرتنی قوتابیان ئەوەیە کە دەرفەت دەداتە قوتابیان لە سەرویستی خۆیان ئەو کۆلێژانە هەڵبژێرن کە دەیانەوێت تێیدا بخوێنن. هاوکات وەرگرتنی قوتابیان لە سیستەمی ڕاستەوخۆدا بە پێی ئاستی نمرەکان و وەڵامدانەوەی پرسیارەکانی لیژنەی هەڵسەنگاندنی کۆلێژەکان دەبێت. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.